سوپای ئێران شڵەژاوی تێکەوتووە و جێیان ئەندامی سوپا بە تۆمەتی چاوساغی دەستگیر کراون. سوپای ئێران بە هەر شێوەیەک بووە دەیەوێت ڕێگا لە تێکچوونی ڕیزەکانی بگرێت و دڵنیایی بدات بە ئەندامانی سوپا. دوای هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر ئێران و کوشتنی ژمارەیەکی زۆر لە بەرپرسە سەربازیە باڵەکانی وڵاتە، سوپای ئێران بە شێوەیەکی فراوان دەستی کردووە بە دەستگیرکردنی ئەندامەکانی سوپا، ئەمەش بە بیانووی سیخوڕی و چاوساغی بۆ سوپا و دەستگای هەوڵگری ئیسرائیل. زانیاریەکان ئاماژە بەوە دەدەن کە بەرپرسانی ئێران ترسیان لە چالاکی هەواڵگریەکانی ئیسرائیل هەیە لە ناوخۆی تاران و بۆ ئەو مەبەستەش پێیان وایە لە ناوخۆی ئێران بە شێوەیەکی بەربڵاو هاوکاری دەستگا هەواڵگریەکانی ئیسرائیل دەکرێت. بەپی چەند گرتە ڤیدیۆیەک دەردەکەوێت کە لە ناوخۆی تاران موشک ئاراستەی چەند ناوچەیەکی گرنگی سەربازی و استراتیژی ئێران کراوە. ئەمەش نادڵنیاییەکی زۆری لای سوپا و بەرپرسانی سوپای ئێران دروست کردووە بەوەی کە شانە هەواڵگریەکانی ئیسرائیل بە شێوەیەکی چالاکانە لە ناوخۆی ئێران چالاکی دەکەن. لەلایەکی دیکەوە ئاژانسەکانی هەواڵ دەڵێن سوپای ئێران بە تەواوەتی شڵەژاوە، ئەمەش لەبەر ئەوەی لەلایەکەوە بەرپرسە باڵا و خاوەن بڕیارەکانی کوژراوە. لەلایەکی دیکەشەوە وردی پێکانی بنکە سەربازیەکانی ئێران لەلایەن هێزی ئاسمانی ئیسرائیل وای کردووە کە نادڵنیاییەکی زۆر لە ناو خودی سوپادا بڵاو بێتەوە. بۆیە بەرپرسانی ئێستای سوپا و ئیتڵاعات دەیان ئەندامی سوپایان بە بیانووی سیخوڕی و چاوساغی بۆ ئیسرائیل دەستگیر کردووە تا ڕیزەکانی سوپا لە تێکچوون و شڵەژان بپارێزن. سەردار ئەحمەد ڕەزا ڕادان فەرماندەی گشتی پۆلیسی ئێران بە ئاژانسی فارس نیوزی ڕاگەیاندووە کە چەندین ئەندامی سوپا و کەسانی دەرەوەی سوپایان لەسەر بنەمای زانیاری ئیتڵاعات دەستگیر کردووە کە بە وتەی خۆی خەریکی چاوساغی بوون بۆ ئیسرائیل. وتیشی بەشێک لەو کەسانە ئامادەکاریان کردووە و گەرەستەی تەقینەوەیان پێ بووە بۆ ئەوەی چالاکی بکەن.